لێنانە بە خۆی بە نووسین بۆی ئەنێریە و شەوگارش لێرانەوە جوابی ئەداتەوە و خۆی هینەکەیدا پێمانگوتی هەر کاتێ هەر کێشەیە هەر گرفتێکتان هەبوو لە ڕێگەی خۆمەوە قسەم لەگەڵا بکەن لەخوا بە زیاد بێ شەوگار بۆ ئەنگلیزی بۆ کورد عەرەبی زۆر باشە. زۆر دەداخۆنم لە دایما ئەکۆنم دەتماتان چێ بن ناتوانم بیخۆڵم دامێشم زۆر چاڵەخە ڕۆژم بۆ بەیماقیم جم نمان زۆر ئازارم لە بەچیکانی کێنی کار زۆر ئەتمە وێنە ئەتمە ئیتمان زۆر وێنە ئەکۆنم با وێنە بێشم تا باشە تا باش. ئەگەڵ جیازان لە جۆ بێ باشن جیازەکەشیان لە جۆ نەبێت بەخوا خانەکە لاشی بڕمێن ئاغان لێنی ئارەوە.